دەمەوێت هەم بەڕێستان و هەم بینێران و حکوومەتی هەرێمی کوردستان لەوە دڵنیا بکەینەوە هەموو ئەو بەڕێزانی کە لیژنەکەی ئێمە بینیوانە چی وەکو بەڕێزان پارێزگارەکان و قایم قامەکان و هەروەها سەرپەرشتیاری یەکە ئیدارەکان و هەروەها بەڕێوەبەرە گشتیەکان و بەشێکی زۆر لە بەڕێوەبەری فەرمانگەکانی سەر بە وەزارەتی دارایش کە بینراون زائیدەن ڕێکخراوەکان و پسپۆڕ و شارەزایەکان هەموو ئەوانەی کە بینراون هەمویان کۆکن و هەمویان داخوازی و داواکاریانەوە بووە کە پێویستە سیستەمی لامەرکەزی کارگێڕی و دارایی جێبەجێ بکرد و هەموو ئەوانی کە بینراون وەکوتم لەم سنوورەیە چی لە پارێزگاکان وەچی لە ئیدارە سەربەخۆکان و وەچی لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەری فەرمانەکانی هەموویان پشتیوانی تەواوی سیستەمی لامەرکەزی کارگێڕی و داراییەکەن و تەواو بە پێی بەڵگەکانی ئەوانیش تەواو سلماندیان بۆی کە سیستەمی مرکزی یعنی لامەرکەزی بەدیلە بۆ مرکزی بە شێوەیەکی باشتر و بەنسبەت ئەوەیشی کە ئێمە دواتر ڕێکارەکان بە چه ئاراستەیەکە ڕاو دوای ئەوەی کە ڕایۆژی گفتوگۆ لەگەڵ پسپۆڕان و شارەزایان تەواو دەبێت دواتر پرۆژەکە ڕەشنووسەکەی ئامادەکرێەوە دەدرێتەوە بە ئێمە لە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا و ئێمەش دوای ڕایۆژی و گفتوگۆ و دابەشەکرێ بەسەر تەواوی ئەندامانی ئەنجومەنە 72 ساعت پێش ئەوەی بڕیاری کە بڕیاری دیاریکردنی ڕۆژی کۆبوونەوەی ئەنجومەن درا و 72 ساعت پێشەوە ئەندامانی ئەنجومەن لە بەردەستیانەوێ ئەوان ڕایۆژ و گفتوگۆ و ڕاو سەرنجەکانی خۆیان ئاماداکەن دواتر لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنە هەموو گفتوگۆکان بە یەکجاری یەکلاکرێتەوە و ئاخرێتە دەنگدانەوە دواتر بە زۆرینەی دەنگ پەسەند نەکرێتەوە دواتر دەنێرێ بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان.